ئێمە هەر لە سەرەتاوە و پێش تەواوبوونی تەمەنی ئەم کابینەیە واتە لە 6 یازدەی 2017 کە تەواو دەبوو پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی بۆ بکرێ ئێمە هەر لە سەرەتاوە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوە بووین کە هەموو هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێ. تەنها مەرجێک کە هەمان بووە داوامان کردووە کە تۆماری دەنگدەران لە ناوی مردوو و لە ناوی دووبارە سێبارە پاک بکرێتەوە و هەڵبژاردنێکی ڕێکوپێک و خاوێن بێت و ئەوانش دیارە کە ئەگەر بەرژەوەندیان نەبوو بێت لە هەڵبژاردن بارودۆخی حیزبەکەیان بارودۆخی ناوخۆی حیزبەکەیان ڕەنگە هاوکار نەبوو بێ مساعید نەبوو بێ بۆ هەڵبژاردن پێیان وابێ بلەم بارودۆخەدا دەنگ ناهێنن یا هەڵوێستی حیزبێک کە هەڵوێستەکانی بە شێوەی نەبووە کە لە خزمەت خەڵکی جەماوەر بێ لەوانەیە مەترسی هەبوو بێت لە هەڵبژاردنە کاتی خوددا بەڵام ئێمە هەڵوێستیشمان باش نەبوو بێ خەڵک لێشمان ناڕازی بێ و پێمان وابێ دەنگیش ناهێن بڕوا بکە ئێمە مەبدەئیەن خۆم دەیڵێم کە لەگەڵ ئەوەی کە یەک ڕۆژ هیچ هەڵبژاردنێک دوانەخرێ ئەم عورفە سەیر و سەمەرێ بەز وڵاتی ئێمە هەیە پەرلەمان تەمەنی خۆی درێژ دەکاتەوە لەگەڵ ئەویش کابینەش تەواو بەردەوام دەبێت لە کارەکانی خۆی و ئەنجومەنی پارێزگا بە هەمان شێوە بەڵام ئەمە متمانەی خەڵک بەدەسەڵات و بە پرۆسەکانی هەڵبژاردن لاواز دەکات و ئەوەش ئێستا کە دەگوترێ کە کاکە دەنگدانیش بکرێ و خەڵک هەمووش دەنگ بدا گۆڕانکاری ناکرێ و بارودۆخەکە هەروەک خۆی دەمێنێتەوە ئەمە فێڵێکی تری دەسەڵاتە لە خەڵک دەکرێ ئەمەش چاواشەکارێکی ترە کە دەکرێت دەیانوێت ئەو خەڵکەی کە چاوی لە گۆڕانکاریە چاوی لە چاکسازیە و چاوی لەوێ کە حکومڕانێکی تەندروست بکرێ و ژیانی خەڵک باش بکرێ ئەم جۆرە خەڵکە سارد ببنەوە لە دەنگدان و لە تۆمارکردنی ناوی خۆیان بۆ دەنگدان و وەرگرتنەوەی کارتی دەنگدان کەمە خەڵک دەبێت زۆر هوشیار بێ زۆر ئاگادار بێ ئەمە قبوڵ نەکات.